لەسەر کێسی دادگایکردنی لاهوری شێخزەنجی زیاترە وەستم دانا تەقیەدین پارێزەری لاهوری شێخزەنجی لەگەڵمە بێت لە سلێمانیەوە. کاک دانام کاتتان باش. سەرەتا بە لەوادەکەەوە دەست پێ بکەین ئەوەی دادگایکردنی لاهوری شێخزەنجی 3 شەوانیە ئەمە یەکلا بۆتەوە. بەڵێ ئەم کاتەی تۆ بینێرانتان باش. بەڵێ 3 ڕۆژی دادگایکردنەکەی لاهوری شێخزەنجیە. 3 باش. هەواڵێک هەبوو باش دەکاتە دوای جەژنی قوربانەوە. زۆر باشە. هەواڵێک هەبوو کە شەوی ڕابردوو لە ئاسایشەوە پەیوەندی بە ژمارەیەک پارێزەری لاهوری شێخزەنجی کراوە. باشە وایە هەڕەشیان لێکراوە. ڕاستە هەڕەشیان لێکراوە؟ بەڵێ هەندێک پارێزەرمان تەلەفۆنی بۆ کراوە، تەلەفۆنەکان نازاندرێت لەکوێ ئاسایشە ئاسایش نییە. تەلەفۆنیان کردو و دیارە بەناوی بەڕێز کاک بافڵەوە گوایە تۆڕێیە و لەسەر ئەم مەوزوعە گوایە تۆڕێیە قسەیان کردووە. من لەو قەنەعەتیان نیم باڤڵ تاڵەبانی کوڕی جەلال تاڵەبانی کە لە ناو شاری سلێمانی لە بارکی ئازادی سەکۆیەکی دروست کردوێ بۆ ئازادی ڕادەربڕین و ئەمانە وابیر کاتەوە. ئینشاڵڵا وابیر ناکەتەوە، بەڵام ئەگەر ئەمەش کاش ئەمە علامەتی استیفامەچێتە سەر ئەم شاری ئازادی و ڕادەربڕین و بیری ئازاد. بەڵام ئەو کەسانی کە کردویانە بەناوی بەڕێز کاک بافڵەوە تەلەفۆنیان بۆ کراوە بۆ چەند پارێزەرێک کراوە. باشە چیان پێگوتون؟ پیاوتون لەو کێسەکان بکشێنە دواوە لە کێسەکان کە لە کێسەکە بکشێنە دواوە و ئێمە پێمان باشە بڕۆنە دواوە ئەو ئیشی ئێوە نییە. بەڵام پارێزەر کاری پیشەیی خۆی دەکات جیابێ جیاوازی. من جارێکی تێژ لە بەرنمەیەکی ئەنئارتی وتم کە کاک باڤڵ لە زیندانە باە کاک لاور بەرام منە بوومەوە بە مەحامی کاک باڤڵکەوە وەکو ئەوەی کە داکۆکی لە ئازادی و لە مافی مرۆڤکەم. هەڕەشە لە کە سوکاریشان کراوە؟ هەڕەشە بە ڕاستەوخۆ بۆ خۆیان بۆیان هاتووە یان لە ڕێگایی کەسی دووەمەوە پێیان گەیشتووە پەیامەکان وا دەگات. لەبەرەوەی خۆ دەزانیم کێسە کێسێکی حساس و گەرمە کە ئەم هەڕەشانەش ناتوانندرێت بڵێ ناوی خۆی بڵێ من فلان ئەفسەرم فلان شتم بە ژمارێک تەلەفۆن دەکات دەڵێ من فلان لە فلان شوێنەوە قسەت لەگەڵ دەکەم بەم شێوەیە بۆ جایوە بەدوایدا چونتان کردووە بەدوایە چۆن شکاتتان کرد چوونە پۆلیس ئەمانە بڵێن هەڕەشەمان لێکراوە؟ ئەم ئێوارەیە بووە بۆ ئێمە هیچمان نەکردووە جاری هێشتومان تۆوە ئەوە بوو لە کەناڵەکان بڵاو کرایەوە ئێمە بەڕاستی ئەمانەوێ هێدی بکەینەوە وەزعەکە هێورکەینەوە نامانوێت زیاتر تەشەنەی پێ بکەین. باشە ئەی چی لە ناو شاری سلێمانی نامانوێت هەڕەشە کراوە جا بە هەر تەلەفۆنێک بێگەر ئاسایشیش نەبێ خەڵکێکی ئاسایشیش بێت خەڵکێکی ئاسایش بێت هەر هەڕەشەی کردووە بە هەندی وەرناگرن یان چی؟ بێگومان بە چۆن بە هەندی وەرناگرین ئەمە بە هەندی وەرەگرین ئەمە بۆتە ڕایەک لە ڕای گشتیە ئەمێنێتەوە سەر بەڕێز داواکاری گشتی دەبێت ئەو کێسە بجوڵێنێ ئەوە سندیکای پارێزەرانیش بێتە سەرخەت. باش کاک دانەت ڕۆژی پێنجشەممە ئەوەی کە هەواڵی کاکە حەمەڕەشی بڵاو کردەوە بەڕێستان بوون لەگەڵ منە داخل بوون و باسی ئەوەتان کرد کە چی بەسەر هاتووە. ئایا پشکنینی بۆ ئۆکرێت بۆ حەمەڕەش داواتان کردووە پشکنینی بۆ بکرێت؟ ئێمە هەر لە کاکە حەمەڕەش وتەکانی لە بەردەمی دادگا دووبارە کردەوە کە باسی چۆنێتی ئازاردان و ئەشکەجاندانەکەی دەکرد. ئێمە خۆمان تیمی پارێزەران یەکسەر بەڕێز دادوەری دادگای تاوانەکانی دوومان لێ ئاگادار کرد داوامان کرد کە پێویستە بڵین شاهید ببردێت کاک حەمەڕەش لەو کێسەدا وەکو گەواهی دەرهاتووە باشە وتمانە بێت گەواهی دەر ببردێت بۆ
لیژنەی پزیشکی و ئاراستەی لیژنەی تۆپی بکرێتەوە و پێویست بوو ئەوەی ئێمە پێش ئێمە ئەو قسەکەین بەڕێز داواکاری گشتی هەربایە سەرخەت کە داواکاری گشتی دەبێت هەندێک کەس بچوڵێنێ ئێمە داوامان کردووە ئەوەی ئێستاش بیستم کە مافی مرۆڤ خەریکە لەگەڵیا و ئێمە شەوڵی خۆمانمان داوە. باش ڕۆژی پێنجشەمە ئەگەر هەڵە نەبم گرژێک لە نێو هۆڵی دانیشتنەکەی ها لە نێو هۆڵی دادگای دروست بوو لەسەر چی بوو ها دەیانگوت ئالەساس پرسیار داواکاری گشتی بەبێ ئەوەی بۆ دادوەر بگەڕێتەوە پرسیاری کردو و تیمی پارێزەرانی لاهور شێخ زەنجی ناڕازی بوون لەمەیانە ئەمە چی بوو گرژی دروست بوو بەڕاستی؟ ئێمە هەر لە بەیانێکە هەستمان بە گرژیەک و بە نائارامیەک کرد کە ئێمە چوینە ناوی هۆڵی دادگاوە ناو پێشەوەی بگەینە هۆڵی دادگا لە ساڵەکەدا پێش ئێمە کە سوکاری تۆمەتباران بە ئاچوونە ژوورەوە بوو بە پاڵنان من چوونمە پێشەوە بۆی هاوکاریانکەین پاڵیشیان بە تیمی پارێزەران و بە هەمومانەوەنا هاتیینە دواوە دوای زۆریان لێکردین کە چوار پارێزەر بچێن ئێمەش ڕازی نەبووین چوار پارێزەر بچێتە ژوورەوە بڕیارمەدا بێ هەموو هەر 12 پارێزەرەکەی کە هەمانە بێ هەمومان پێکەوە لە هۆڵی دادبینیە لە هۆڵی دادگایە ئامادەبین کە دوای بۆچی گرچەکە بۆ دروست بوو لە ئەنجامی گفتوگۆی نێوان کاک ئەیان ود وڵات جێگان نەماوە جێگان نەماوە پارێزەر پێویستە پارێزەر ئێمە پارێزەری بەرگریکارین پێویستە ئێمە پێش هەموو کەس لە ژوورەوە بین چکە ئێمە بەڕاستی جێگانە مابوو بەڵام کە چوینە ژوورەوە هەندێک ئەفسەر ڕیزی پێشەوە چۆڵ بوو سێ کورسیش لە پێشەوە بوو دوایی هەرە برا ئەفسەرە بە ڕێزانەی ئاسایش یەکێکیان کورسێکی تری هێنا ئێمە چوار کەس لە پێش تۆمەتبارانە دائنیشین لەسەر مێزەکە و دوایی هەش پارێزەری تریشمان لە ڕیزی پێشەوەی هۆڵی دادبینیەکەدا دانیشتە بوو. باشە بەڵام ئێمە نازانین لە ژوورەوە جێگان مابوو یان خەڵکیان هەستاندۆ چووکە بەڵام بەپی یاسا دەبێت ئەو ڕیزی پێشەوە بۆ پارێزەر بێ. باش لە کاتی هاتنی حەمەڕەش گوایە گرژی دروست بووە لە کاتی پرسیار ئاراستەکردنی بە تایبەت باشە گوای ڕاستە و خۆ داواکاری گشتی پرسیاری شتێکی وا بوو لە کات چی بووە ئەمە؟ بەڵێ کاک حەمەڕەش کەوتەکانی بەڕێز دادوەری دادگای تاوانەکانی دوو سوێندیە پێویستە گەواهی دەرسێن بخوا کە سوێندی خوارد بەڕێزیان وتەکانی لە کاتی ڕوتی لێکۆڵینەوەدا لە بەردەمی دادوەری دادگای لێکۆڵین و ئاسایش وتەکانی وەرگیرا وتەکانی خوێندەوە دوایی ڕووی بەڕێز دادوەر ڕووی کردە کاک حەمەڕەش وتی حەزەکەم وتەکان لە دەمی خۆتەوە وەری بگرم کاک حەمەڕەش وتی من ئەو وتانەی کە وتومە هەندێکیان ڕاستە و هەندێکیان وان نییە چکە من لەژێر فشارێکی و ئەشکەنجێکی زۆرەوە ئەم قسانەیان پێ وتوم نەمتوانیەوە چکە تهدید کراوم کە ئەو قسانە نەکەم لەوە زیاترت پێ دەکەن هین و هینت پێ دەکەم بەو وشەیە بەکارێنە هین و هینت لێ دەکەین بەڕێز دادوەری وتی گوێ لێ دەگرم چیە چۆنە چۆنیە دەستی بر بۆ سەری وتی 5 تەقەڵ بە سەرمەوەیە دانم تەقەڵی پێوەیە دان مشکێنراوە پشتم چەقۆیەکی پیا کراوە و لە پیاوەتی شیان خستۆم ئەجەن کاک حەمەڕەش بەمە لە پیاوەتی زیاتر بوو بە پیاو لەو وتانەیدا کە توانیوتی خۆی بڕاگر بێ بەڵام ئەمە بەشێک لە ئەندامی جەستەیدا لە کار خراوە ئەوش لەژێر ئەشکەنجەدا ئێمەش داوامان لە بەڕێز دادوەر کرد کە بنێردرێ بۆ بەردەم لیژنی پزیشکی چونکە ئێمە پرسیارەکانمان لە ڕێگای بەڕێز دادوەرەوە ئاڕاستە ئەگەر نێردرا گەواهی دەربێ ئەگەر نێردرا پشتڕاست کرایەوە کە ئەمەی بەسەر هاتووە باشە چی ڕۆ دەدواتر بە پێی یاساها خۆی ئەگەرەمە پشتڕاست بووە بەپی مادەی بەپێی مادەی 333 ئەو ئەفسەرە عقوبە ئەدرێ یەکسەر ئۆتۆماتیکانە بێت لە ئیشەکەی دوورخرێتەوە نابێ بخرێتەوە سەر ئیشی ڕسمی ئەمە بەبەرەوەی لە کاتی داوامە ئەگەر بەڕێزانی تر لە ئەفسەران و بەڕێوبەرەکەی ئاگادار بوو ئەوانیش هەمان بە پێ و مادەیە مامەڵەی لەگەڵ دەکەن بە پێ و مادەیە مامەڵەی دەکرێن دوای ئەوە دەبێ ئەگە مامەڵەی دەکرا قەرەبووی کاک حەمەڕەش بکرێتەوە مادی و معنەوی
زۆر باشە ئەو ئەفسەرش بە تونترین ئەی ئەگەر پێچەوانە بوو سزای دەدرێت تاوانی هیچ گەورە کێشەیەکی نەبوو یعنی چۆن نەگە پێچەوانە و ینی ئەگەر ئەو قسەی کاکەمەڕژ برینەکانی بەجەستەوە دیار بوو نامە بەسەر ئەوەی ترا کاک هەماڕژ برینەکانی بەجەستەوە دیار بوو ئەوەی تریان هاوڕێکیان ئەگەر ئەوەی تر بێ ناتوانێت کەسێک لە زیندانە لەژێر دەستی ئەوانە بێ تۆمەتێ بخاتە پاڵ ئەوان چکە کە تۆمەتەکەی خستە پاڵیان قورسرە بێ لەسەری چکە ئەو خواخوایەتی ئازاد بکرێ باش لە ئەوانەی کە سکاڵاکارش هیواخوازین کە جەستەی لە دەست نەدابێ زۆر باشە ئینشاءالله بەڵێ ئینشاءالله وا دەرناچێ و لە دەستی نەداوە زۆر باشە ئەوانەی کە سکاڵاکارن بەرز قوبات تاالبانی و بافڵ تاالبانین ئەم دوانە لە کات دادگایکردنەکەدا یان دەبێ ئامادە بن باشە یان بە پێی یاسا بێ بریکاریان هەبێ نازانم چێ دەبێت کەسیشتر لە جیاتی ئەوان ئامادە بێ ئەمان بۆ ئامادە نەبوون کە ئەوان ئامادە نەبووینە ئەوەی لە ئەوەی تر بەرام ینی ئەوانەی کە تەخویل کراون بریکارەکانیان یان هەرچیە ئامادە بوون بەڕێزان سکاڵاکاران کاک بافڵ تاالبانی و کاک قوبات تاالبانی ئەمانە هەردووکیان سکاڵاکارن بەڵام بە حکمی ئەوەی کە ئێمە دووجار بە بەڕێز دادوەری دادگای تاوانەکان ماوت وتمان داوا دەکەین بۆ ئیسیجا بۆ پرسیار ئەوش وتی خۆی شایدی عیان نییە شایدی عیان نییە بەسەر وەزعەکەوە هەر وتەمان لێ وەرگتوون لە بەروی ئاگیان لە بارودۆخەکە نێچۆنێتی هەوڵدان بۆ کوشتنی زۆر باشە سپاس بۆ بەڕێزدانە تەقیەدین پارێزەری لاهوری شێخ زەنجی کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی زۆر سپاس.